ئێوارەتان باش، من سامان بەشارەتین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. دوێنێ ئێوارە باڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە میدیای حیزبەکەیەوە هێرشی توندی کردە سەر حیزبەکانی دیکە، ینی جگە لە پارتی دیموکراتی کوردستان. ینی دوو کاژمێری تەواوی بەرنامەکە زیاتر بە شانوباڵی پارتیدا هەڵیدا و زۆر وەسفی هەژماری من و تەنانەت پارتی و دانیشتنەکانی خۆیانی کرد کە لەگەڵ پارتی ئەنجامیاندا و بە تایبەتی تر لەگەڵ مەسرور بەرزانی. ئەمە ڕێک پێچەوانەی ئەو کاتەیە کە بانگەشەی هەڵبژاردننی دەکرد کە هێرشی توندی دەکردە سەر پارتی و بە تایبەتی خودی مەسرور بارزانی و لەسەر هەژماری منیش هەڵوێستی توندی هەبوو، دەیگوت هەژماری مەسرور بارزانی تەنانەت ئەو کات هەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری زۆنی ساوز فۆرمێکی بۆ ئۆنلاین پڕ کردو و داوای لە فەرمانبەران کرد کە پڕی بکەنەوە، ئەوان هەوڵ دەدەن لێرە تەوتین جێبەجێ بکەن دژی هەژماری من بوون. بەڵام ێساڵێ خەڵک زۆر هەڵە لە تەوتین تێگەیشتووە هەژماری من پرۆژەیەکی زۆر چاک و سەرکەوتوو لە خزمەتی خەڵکان. جگە لەوەی کە بە توندی هێرشی کردە سەر بزوتنەوەی گۆڕان و گوتی بزوتنەوەی گۆڕان بووە هۆی تێکدانی کوردستان و باڵانسی هێزی لە کوردستان گۆڕی بە شێوەیەکی خراپ. من ئەم شەو هەوڵ دەدەم لەگەڵ میوانەکانم زیاتر لەسەر ئەم تەوەرانە قسە بکەم کە هەریەکە لە کارزانگەردی هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵم دەبێت کا کارزان زۆر بەخێبێن بۆ زووم. لەگەڵ مامۆستا هادی حەمەڕەشید مامۆستای ناڕازیوێکێک بوو لە مامۆستانی مانگرتوو کەوی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجەوە میوانی بەرنامەکەمە، هەردووکتان زۆر بەخێربێن. سەرەتا دەمەوێت بڕۆمە لای کارزانگەردی. کا کارزان جەنابەت بابەتێکیشت نووسی بوو لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک، من بەڕاستی خوێندمەوە، یعنی وەکو وەڵامێک بۆ باڵ تاڵەبانی نووسی بوو. بەڵام با پرسیارەکەی من لەوا بێ بۆچی گۆڕان کوردستانی تێکدا و هاوسەنگی هێزی کاول کرد، یعنی هەر بە نەسی قسەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. فەرموو. بەڵێ ئەو کاتتان باش، ڕێزم هەیە لە بۆ جەنابەت و برادەرانیش. طبعاً لەسەر بابەتی ئەو شەو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بافڵ لە لێدوانەکانیدا ئەوە طبعاً دومین جارە باز لەوە دەکا کە گۆڕان باڵانسی هێزی لە هەرێمی کوردستان تێکدا. ئێمە ئەگەر بین دیڕاسەیەکی حاڵەتی سایکۆلۆژی ئەم برادەرە بکەین، بینین ئەم برادرە کاک بافڵ جۆرێک لە حەماسەتێکی سەیری ڕۆژئاوایی پێوە دیارە. یعنی ئەم حەماسەتە دەبینی یەکانگیر نابێتەوە لەگەڵ دید و تێڕوانین و سایکۆلۆژی تاچی کوردی. لەبەر ئەوە وردە وردە ئەم پیاوە لە کاتی قسەکردنە هەمیشە لە ستراتیژ دوورەکەوێتەوە، زیاتر تاکتیکی قساکە. لەبەر ئەوە بەلایەوە زۆر ئاساییە ئەمڕۆ قسەیەک دەکا بەیانی قسەیەکی تر دەکا. وەکو نمونەی پێشەچێکت باس کرد لەوەی کە لەسە هەژماری من و لەسە تەڵتین و قسە مەسەلەن بە پارتی دەڵێ و دواتر ئێستا مەسەلەن دۆست و ڕەفیقن و ئیلا ئاخیریه، یان خۆت ئەو کەسەی کەوا ئەمڕۆ یارە سپێنی نەیارە. لەبەرەوە ئەم پیاوە جۆرێک لەم بابەتە یعنی بەداخەوە ئەمە شتێکی خراپە. لەبەرەوە دەتوانین بڵێن ئەم پیاوە زیاتر پیاوێکی تاکتیکیە نەک پیاوێکی باوەڵێن استراتیژی. و ئەم قسەیشی لەسەر گۆ بزوتنەوەی گۆڕانکردی هەمان ئەوەیە کە وەکو تاکتیک باسەکە. هەرچەندە خۆی گوتی ئەو کاتی کە گۆڕان دامەزرا بوو من ئەزمموی سیاسیم کەم بوو، بەڵێ بێگومان ئەزمموی سیاسی کەم بوو بە اعترافی خۆیانە بە قسەی ئەمە نا. قسەکە لەسەرەوەیە قوسمەی تێکا کارزانخوا ئەوە زۆر گرنگ بوو بۆ من، یعنی ئەو کە ئەزمموی سیاسی کەم بێ حەقی هەیە بۆ نمونە باس لە ئەزمموی سیاسی کاگنەوشیروان بکە کە ئەو ئاگای لەو زەمانەی ڕابردوو نییە کە نەوشام سەفا بۆ نمونە خەباتی سیاسی کردووە.
لەگەڵشی کە گۆڕانی دروست کردووە. بەڵێ تاوان ئەو کاتی کە کاگنەوشیروان بە هاوڕێتی مامجلال هەردووچیان بە ڕەحمەت بوون کاتێک کە سیاسەتیان کرد باڵ ئەسڵەن هەلە دایک نەبووە باشە با قسەکە ئەوهابی خۆشی لە مقابلەکە گوتی ئەو کاتی کە گۆڕان دروست بووانە من ئەزمموی سیاسیم کەم بوو لەبەرەوە حەز دەکەین ئەم زۆر لە تەقیما جۆرێک لە دروستی تێدا نیە بەڵام کە ئینسان کە تاکتیکی بیری کردەوە حتممە ئەو قسانەشی دە و دەرەچی بەڵام حقیقەتەکە بەم جۆرەیە بۆیە ئەگە سیرکەین دەبینین دید و تێڕوانینی کاگنەوشیروان چ لەسەر ئاستی بابڵێ عێراقا چ لەسەر ئاستی هەرێمی کوردستانە جۆرێک جیاوازی هەبوو یاخود جیاوازی کەوتە نێوان خۆی و بابڵێن هەردووچیان بە ڕەحمەت بی مامجلال چکە ئەوەندەی بابڵێن مامجلال زیاتر عێراق بابڵێن خەریکی بابەتی عێراق و عێراقچێتی و یعنی بابڵێن عێراق دۆسی عێراق و ئەم بابەتانە بوو لەبەر پۆستی سەر کۆمار بەڵام خودی کاگنەوشیروان زیاتر تەرکیزەکەی لەسەر بابەتی نەتەوەیی بوو زیاتر لەسەر مەسەلەی حکومڕانی هەرێمی کوردستان شەفافیەت کۆمەڵشتی لەم بابەتانە ئەمە تەرکیزی کاگنەوشیروان بوو لەبەرەوە مامجلال هەروەکو بابڵێن باسم کرد مامجلال بابڵێن زیاتر پیاوێکی لە ڕووی تاکتیکیەوە کە مەسەلەن مامەڵی سیاسی خۆی کرد بەڵام کاگنەوشیروان قوڵ بوو لەبەرەوە ئەم جیاوازیە دروست بوو کە ئەم جیاوازیە دروست بوو بابەتەکە ئەوە بوو لە ساڵی 2006 هەڵە نەبووم کاگنەوشیروان دادەنیشی لە ماڵەکەی خۆی بەڵام ئەو کاتە مامجلال بە ڕەحمەت دەبێ بەسەر کۆماری عێراق طبعا لە مقابلی ئەوەی کە ئەبێ بەسەر کۆماری عێراق باشە هەموو با بڵێن دەستبەرداری سیاست دەبێت لە بۆ پارتی دموکراتی کوردستان لە هەرێمی کوردستان باشە یعنی کەواتە تەوازنی هێز یا بەڵانسی هێز لە هەرێمی کوردستان تێکچوو سەبەبەکەی کورسی کۆماری عێراقی فیدرال بوو کە مامجلال بوو بەسەر و کۆمار بەڵام دوای ئەوە لە دوای ساڵانی 2006 دیارە کۆمەڵک دیبیت و مناقەشە و ئەم بابەتانە دروست بوو لە بینی مامجلال و بەڕەحمەت بی کاگنەوشیروان جا ڕاستەوە خۆبی ناڕاستەوە خوبی مین جۆرێک لە پەیام هەبووە بەڵام بەداخەوە دیسان جۆرێک لە ڕێککەوتون دروست دەبی لە نێوان مامجلال و کاگ مەسعوودە لەسەر ئەوەی کەوا سەرۆکی هەرێم بۆ پارتی دموکراتی کوردستان بی و سەرۆک کۆماری عێراق یان سەرۆکچی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەو دوو پۆستە سیادە هەر یەکێک لەمانە لە بۆ مامجلال بی و لەگەڵ ئەوەشە حکومت بۆ پارتی بی و پەرلەمانیش لە بۆ هەواڵێکی یەکێتی بی ئەمە دەقی ڕێککەوتنی نێوان ئەو دوو باڵێن کاگ مەسعود و مامجلالە ڕێگە قسەکەی کاکڵ لەسەرەوە بێعڵێ ئەگەر بزوتنەوەی گۆڕان دروست نەبوایە بۆ نمونە ڕەنگە لە زۆنی سەوز هەرێکێتیە بووە دەنگێکی زۆرتری بێنایە ئەیتوانی بەرامبەر بە پارتیۆکو چۆن لە پێشووترە 50 پۆستەکانیان دابەشە کرد و حکومەتیان پێکەێنە وەڵی نازەم ئەو قسەی کاک باڵفڵی بێم سەیرە بەهەرحاڵ طبعا خودی کاگنەوشیروان سیاست و دید و تێڕوانینی کاگنەوشیروان لەسەر ئەم ئەساسەی بوو کەوا ئەو پاشەگەردانی یەکێتی کە بوو بە قوربانی تەنازولاتەکانی و پاشەکشەی یەکێتی بەرامبەر بە پارتی لە بەرامبەر پۆستی سەرۆکۆمار کاگنەوشیروان هات ئەمەی ڕاست کردەوە چکە لێت ناشارمەوە خۆ یەکێتیەکانی شەموگلەیان دەکرد لە وەزعی کە یەکێتی تێکەوتبوون لەسەر مەلەفی نەوت لەسەر مەسەلەی مەجای ئەمنی لەسەر مەسەلەی حکومڕانی ئەمانە یەکێتیش جۆرێک یعنی هەر لای هەمومانەوە بزان مەشهورە یەکێتی بەجێگرایەتی با بڵێن ئەدەبیاتی یەکێتی بەجێگرایەتی بەناوبانگە کاگنەوشیروان هات ئەم تێڕوانینە ڕاست کاتەوە ئەم بەڵانسە ڕاست بکاتەوە لەبەرەوە جگە لەوەش ئەم 50 تەنانەت هەر تەرکیزە یاخۆت با بڵێن پێکهاتەکەی هەر لەسەر ئەوە نەبوو لەسەر دابشکردنی پۆستەکان بگرە لەسەر مەسلەی داهات لەسەر مەسلەی حکومڕانی لەسەر مەسلەی دزی فزی گزی هەرچی هەیە ئەمانە 50 یاخۆت بە 50 یعنی بوو ئەدەبیاتێکی سیاسی کاگنەوشیروان هات ئەمەی دابڕی ئەمەی تێکشکان بۆ ئەوەی بتواندرێ هەرێمی کوردستان بە پرۆسیەکی با بڵێن جۆرێک لە مۆدیلێکی دیموکراسی و مەعارەزەیەک دروستبی لە هەرێمی کوردستان بۆەوەی ئەم قۆناغە چەق بەستووە ناشیرینە گەندەڵیە ناشەفافیە ناسیاسیە بگۆڕی جا یەکێتی ئەگەر مەسەلەن گلەی دەکات دەڵێ گۆڕان وای کرد بەڵێ گۆڕان بە دڵنیاییەوە ئەمەی تێکشکان ئەم 50 تێکشکان لەبەرەوە منیعمەتێکی زۆر گەورەیە وای کرد ئەم 50 نەمینێ لە هەرێمی کوردستانە باشم قسە چۆن یەکەگرێتەوە لەگەڵەوەی کە خۆتەزانی لە دوامین هەڵبژارنی پەرلەمانی عێراق گۆڕان و یەکێتی بە یەک لیست بەشدار بوون کە کارزاد بەڵێ
گۆڕان و یەکێتی بە یەک لیست بەشدار بوون ئەمە یەکێکە لە دەتوانم بڵێم هەڵەکانی سیاسەتی بزوت بۆ هەڵە بوو فێڵ کرا لێ گۆڕان بەشداری ببوورە بۆ هەڵە بوو ینی فێڵ بوو لە گۆڕان کرا کاک سامان لێرە شتێک هەیە ئێمە ئەزمونمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لە کۆمەڵێک ڕێککەوتنە لە ڕێککەوتنی با بڵێن گرنگترینیان ڕێککەوتنی با بڵێن دەباشانە طبعا یەکێتی بە هیچ زۆرە طبعا یەکێتی بەرامبەر بە ئێمە وا هەستەکە ئێمە لەوانمان داوە کە لەوان جیابوونەتەوە یەکێتی ئەمە ئەم برینە قەت لە بیر ناکە لەبەرەوە هەر ڕێککەوتنیشی بکەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان بەپێی پێوی زێبەجێ ناکە خۆمە کاتی خۆی بە ڕەحمەت بی کاک نەوشیروان ڕێککەوتنی دەباشانی ئیمزا کرد لە بۆ ڕاستکردنەوەی بەڵانسی هێز لە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە جێبەجێیان نەکرد تەنانەت کاک نەوشیروان باسی لەوەی کرد بە هەمومان ئەتوانین بەڵانسی هێز ڕاست بکەین و لە هەرێمی کوردستان بۆی حکومڕانیەتێکی شەفافانە و جۆرێک لە مۆدیلێکی ڕاقی سیاسی بکەین بەڵام هەر لە بۆ یەک دوو ڕۆژ دوای ئەوە ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان لەسەر باڵێن ڕۆژنامەی شەقڵ ئەوسەد قسەی کرد لەسەر ئەوەی کەوە ئێمە یەکێتی و گۆڕان ڕێککەوتن لەسەرەوەی ئینقلاب لە پارتی بکەن یعنی خۆیان بەشێک بوون لە تێکدانی ڕێککەوتنەکە ڕێککەوتنی 2021 هاوپەیمانی ئێمەش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان نەدەبووە برادەرانی ئێمە متمانە بە یەکێتی بکەن چونکە وەکو باسم کرد ئێمە چەندین ئەزمونمان هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە شکستی یان سەرنەکەوتنی ڕێککەوتنەکان بۆ حەزەکەی قسەکە لەسەرەوەی نەدەبووە بەڕاستی ئەمە زۆر باشە من دێم دەگەڕێم وڵات دەچمە لای مامۆسادی بەڕاستی من کە دوێنێ گوێم لە چاپێکەوتنەکە گەڕێک ئەو کاتەی ئێوەم هاتەوە خەیاڵ کە ئێوە یەکێک لە داواکارەکانتانەوە بوو کە یا دڵیشتان پێخۆش بوو لەم سنوورە زۆر جار پێداگری ئەکرا لەسەر مۆزوعی تەڵتین بۆ مامۆستایان و بۆ فەرمانبەران ینی هەژماری من ڕەتەکرایەوە بەڵام ئێستا دەبینی ینی لەسەر زاری سەرۆکیەکێتیەوە شتەکە پێچەوانە بووەتەوە کە پێی وایە خەڵک بەهاڵە لە تەوتین تێگەیشتووە وا دەزانێ ڕاستەخۆ پارە لە بەغداوە دێتە سەر هەژمارەکەی دەڵێ هەژماری من پرۆژەیەکی زۆر سەرکەوتوو باشە لە قازانجی خەڵکایە جەنابە چی دەڵێ لەو بارەیەوە بەڵێ ئێوارەتان باش وەڵا ڕاستی کاک سامان منت وەکو مامۆسایەکی ناڕازی ناساند ناکرێت لەم وڵاتە بیت و ڕازیبی بەڵام ئەمڕۆ ئەمەوێ بە عینوانی چاودێرێکی سیاسی قسە بکەم بەقەدەر ئەوەی کە وەکو ئەو بەداخەوە ئەو سەنگەربەندیەی کە لە کوردستانە هەیە سەنگەربەندیەکی زۆر زۆر خراپە ئێمە گیرمان خواردووە لە ناو هەندێ دەستەواژەی مێژویی و لە ناو هەندێ گەڕانەوە بۆ ناو هەندێ ڕێزم هەیە بۆ کاکارزان ئەڵبەت کە لە ڕوانگەی ئۆرگانی حیزبێکی دیاریکراوەوە کە قسە بکەی زۆر زۆر ئاساییەوە مافی خۆیەتی بەرگری لە حیزبەکەی بکە ئەویان بابەتێکە من دەستخۆشی لێ یەکەم و هیوادارم مۆفەق بێتایە بەڵام من لە ڕاستیامەوێ ئەو پانتاییە جێبێڵم بۆ خەڵکی حیزبی من بەش بە حاڵی خۆم پێم وایە قسەکردنی سەرکردە سیاسیەکانی کورد بەداخەوە نەک خزمەت بە پێشکەوتنی کۆمەلگای ئێمە ناکە بەشداریەکی زۆر زۆر کاریگەری کردووە لەو تەخەلوفە سیاسی کە ئێستا لە وڵاتی ئێمە هەیە بەداخەوە لە ڕاستە لە پاش با بڵێن بەربڵاوبوونی دنیای تازە و تۆڕەکانی ئینتەرنێت و بە دوای تۆڕی ئینتەرنێتی شاتۆڕەکانی سۆسیال میدیا و میدیا بەم بەرفراوانی کە ئێستا هەیە دەستەواژەیەک یەکێتی و پارتی زۆر جار بە موبەویانەوت ئەیانوت ئەو خەڵکە پۆپۆلیستە یعنی گوایە زۆرێک لە ڕۆشنبیران و زۆرێک لە میدیاکاران و چالاکوانانی مەدەنی و ئەوانە پۆپۆلیستی قسەکەن بەڵام من پێم وایە سەرکردە سیاسەکانی کورد خۆیان ێستا لە ترۆپکی پۆپۆلیستیە قسەکەن کە خودی پۆپۆلیستیش ئەتوانم بڵێم ئەویش لووتکەی نابەرپرسیارەتیە لووتکەی نابەرپرسیارەتیە چونکە هەمویان
نقلی بەرپرسیارەتیەکە بۆ ئەوی ترەکەن و لە ناو شەڕێکی زمانەوانی و لە ناو شەڕێکی زۆر جوزئیا گیریان خواردووە ناتوانن ئەوە تێپەڕێنن. جا بەڵێ فەرموو گوێم لێتە کاکاری پرسیارت کرد کاک سامان نەخێ فەرموو جاویستم ئەمە بڵێم بەداخەوە مۆدیلێکی بەڵێ جا هەر ئەوەی کە کارزان باسی ئەو حەماقەتە ئەوروپیەی کرد لە ڕاستیە هەر فعلەن جۆرێکە لەو پۆپۆلیستی کە ئەمەمانانی شتەکیدی لەکەینەوە ئەو پۆپۆلیستی کە ئێستا لە عالەمە لە لووتکایە کە جۆرێک لە با بڵێن سەرکردەی ئۆتۆریتاری لەگەڵ خۆیان هێناوە، یعنی ئەگەر بتوانین دەستەواژەکە تۆزێ عامکەینەوە سەرکردەیەکە زۆر دەسەڵات خوازە لە هاوشێوەی ترامپ و لە هاوشێوەی بەڵێ مەسەلەن لە هاوشێوەی ترامپ و لە هاوشێوەی پۆتن و لە هاوشێوەی ئۆردۆغان و ئەنجا تەنانەت ئەگەر بتوانین بە پلەیەکی جیاوازتر ناتانیاهۆ ئەوانەی بە دوای خواهێناوە لە شێوەی ڕابەری ئێران عەلی خامنەیی ئەمانە هەوڵەیان ئیدارەی کۆمەڵگاکەی خۆیان بن لە ڕوانگەی دوو باڵەوە، باڵێک کە باڵێکی با بڵێن ئیعلامی توندی پۆپۆلیزگەرایە و باڵێکی هێزیش کە بۆ زۆربەی ئۆپشنەکان هێز بەکارهێنن. ئەمە یعنی بافڵتاڵەبانیش ئێستا دیاردەیەکی ئۆتۆریتاری و دیاردەیەکی فول پۆپۆلیستیە لە سەردەمێکە لەکوێ ڕێزم هەیە ئەوەی کە مێگەلەکە لەکوێ پێویستی بە قسەکردن بوو دژ بە ئەوی تر توانای ئیدارەدان و توانای بەکارهێنانی هەنێ دەستەواژەی هەیە لێرە و لەوێ کە دەستەواژەکانیش وەکو خۆی زۆر شانازی پێوە کرد ئەبوو بە ترێندوە چۆ ناو خەڵکەوە دوجارە گەڕێتەوە لە کاتێکە کە ئەو مەهامەی کە ویستوێتی تەواوی کردووە ئەگەڕێتەوە کۆمەڵێ پاساو ئەهێنێتەوە بۆ ئەو دەستەواژانەی کە ئەو بەکاری بردووە بەشێکی ناونا سوعبەت بەشێکی ناونا ئەوەی کە ئەو کاتە خەڵک غەڵەت تێگەشتووە بەشێکیشی زۆر کارەسات ناوینا ئەوەی کە ئەمان لە بابەتەکە تێنەگەیشتوون. یعنی بۆ نمونە دژایەتیکردنی هەژماری من بەو زمانە تونەی کە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە بەکاری هێنا ئێستا ناوی بنەی ئەوەی کە من لە بابەتەکە تێنەگەیشتوم تیمەکەی کاک مەسرور هاتوون بۆیان ڕوون کردومەتەوە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە. ئەمە بڵێم لە ڕاستیە ئەو مۆدێلە کە قسەی پێیەکە مۆدێلێکە مۆدێلی ترامپە بەداخەوە ئەممان ئەیانەوێ بە مۆدێلی ترامپ قسە بکەن و بە استراتیژی خەزعەلی وڵاتەکە بەڕێوە بەرن. یعنی وازانێ ئەگەر بە مۆدێلی ترامپ قسەی کرد ئیتر ترامپ و ئەمریکا و ئەو هێڵە ئەمنی و هەژمونگەراییە جیهانیی کە ئێستا هەیە ئەو حاڵەتە نابینێ کە ئێستا خەزعەلی و ئێستا خەڵکی تر لێرە با بڵێن زۆنەکە بەڕێوە بە ئەمە من بڕوا بکەن لە دەرەوەی یعنی ئەو دوو ڕیزبەندیە کە ئێستا باسم کرد چ ڕیزبەندی بەرەی مقاومە بێت چ ڕیزبەندی با بڵێن زاڵی دەسەڵات بێ با بڵێن نیزامی سوڵتە بێ لە جیهانە من لە دەرەوەی ئەم دوو دەستەگەریەش قسەکەم بەزەمەوێ بڵێم ئەو بە لەبەرکردنی تیشێرتێکە ئاڵای ئەمریکای پێوەیە بە بەکارهێنانی هەنێک کەرەستەی ئەمریکی و بەکارهێنانی ئەو ستایلەی کە ترامپ بەکاری ئەهێنێ و ئەزانێ بەمە بە تەواوەتی ئەچێتە بەرەکەی ئەمریکاوە یاتوانێت چاوەڕاو لە ئەمریکا و لە بەرەکەی بکات بۆ ئەوەی کە بڵێ من ئەوە جوندیەک و یەکێکم لە معجەبەکانی ئێوە بۆیە تەنانەت خودی خۆشی لە ناو هەنێ جوزئیاتە گیری خواردبوو
و هەنێ پەیامی شیتیا بوو باوەکو خۆی بیڵێن پەیامەکانی کە ئەکرێ تا ڕادەیە بە ئیجابی وەریگرین، یعنی بۆ نمونە لە ناو کۆمەلگای ئێمە زۆر قورس بووە کە سەرکردەیە خێزانەکەی لێ جیابێتەوە و وەکو ئەوەی کە سەرکردەیە خێزانەکەی لێ جیابێتەوە جۆرێک لە پاساوی بات و بیشارێتەوە و بەڵام ئەو بە ئاشکراوتی من و فڵانە کەس کە ڕێزیشم بۆی هەیە قەستم یعنی ئەوە نییە کە بڵێم ئەمە بڵێم لە چەند ڕۆژی ڕابردووە ڕیکلامێکی زۆر بۆ ئەم چاوپێکەوتنەی کرا ڕیکلامەکە بریتی بوو لەوەی کە زۆر شەفافانە قسەکە من پێم وایە شەفاف قسەکردنی و بەو ڕیتمەی ترامپیش کە باسم کرد لە بەرامبەر هەنێ نەیاری ناوخۆیی و ئایلەیی و تقریبا لە ناو زۆنەکەی خۆیان قسەی کرد یعنی بۆ نمونە بەرامبەر بە شاسوار عەبدولواحید بەرامبەر بە لاهوری شێخجەنگی بەرامبەر ڕەنگە هەنێ باڵ و خەڵکی ناو یەکێتیش کە بیانەوێ چونکە وتی ئەوەی من بیڵێم جێبەجێ یەکەم یعنی زمانەکەی چۆن ترامپ لەگەڵ زیلینسکیا لەسەر لە ناو میدیایە تێئەگیرێەوە پێڵێڵێ تۆ کەتنی گەورە و یاوە تۆ خراپ و کردووە چەکی ئێمە نەبووە ئێمە هەرچیمانوتووە لە کاتی بانگەشێڵژاردنە جێبەجێمان کردووە تەنانە دوتی بە ئەڵڵا ئەوەیشی کەماوە جێبەجێیەکەین. نه ئەو پەیامەی من پێم وایە پەیامێکی زۆر ناوخۆییە بە پلەی ئیمتیاز بۆ ناو یەکێتی بە پلەی دووەم بۆ زۆنی سەوز لە زۆنی سەوزیشا وازەحە نەیاری ئەو ڕەنگە خودی لاهوری شێخجەنگی بێ کە خاوەنی ئەم میدیایی ئێوەیە بەداخەوە ئەویش جوڵەیەکی ئەوتۆی نییە و تا ڕادەیەکی زۆر بە هەمان ڕیتمی بافڵ تاڵەبانی لاهوری شێخجەنگیش گیری خواردووە لە ناو هەنێ ئەدەبیات و دووبارەکردنەوەی هەنێ جوملەیە کە بافڵ تاڵەبانی چۆن گیری خواردووە میش ئاوا گیری خواردووە لە ناو هەنێ دووبارەکردنەوەی هەنێ جوملەیەوە پێم وایە ئەوەی شاسوار و ئەوانەی هەر بۆ ڕەنگکردنی مەوزوعەکەی هێناوە هەر بۆ بابەت و بۆ خۆشکردنی مەجلیسەکەی هێناوە ئەگینا خودی هەمویان بە مەسرور و بە نێچیر و بە بافڵ و بە شاسوار و بە لاهور و بە هەردوو عەلیەکە کە باپیر و حەمە ساڵەحن بە سەلاحەدینەوە بە کاکە حەمە و نازانم کێو هەمویان سیستمەکە تەواوەکەنوە بەڕاستی خەڵکی کوردستان گیری خواردووە بە گۆڕانەوە بەوەی کە ئێمە هەر بەڕاستی کاک نەوشیروان ئەو کاریزما گەورە بوو کە ئەو هەموو سەوادەی هەبوو بەڕاستی کورد چی لێچ نییەوە بە تایبەتی لە بزوتنەوەی گۆڕان کە من تەیدی بافڵ ناکەم بافڵ خۆی و باوکی و بنەماڵەکەی بەشێک بوون لە وێرانکردنی یەکێتیوە بەشێک بوون لە بچووکردنەوەی یەکێتی بەڵام هەر بەڕاستی پرسیاریش لە گۆڕانەکانی شەکرێ بکەین هەر بەڕاستی خۆشم ڕۆژگارێ گۆڕان بووم چیمان چنیەوە ئەو هەموو سەوادەی کاک نەوشیروان غەیریەوەی دوو مناڵی هێناوە ئەویش بووە بە دوو بیزنسمان و دوو ملیاردێری دۆلاری و هیچی خۆ کاک کارزان ینی قسەکەی ماوسعادی دروستە هەر خۆشیەکێک بوولاسوڕانی بزوتنەوەی گۆڕاڵێ ئێمە چیمان چنیەوە لەو ماوە زۆرەی کە لە ناو بزوتنەوەی گۆڕان بووین کار و خەباتمانەکرد بۆ چاکسازی بۆ گۆڕانکاری یعنی قسەکەی کاک پاڤڵیش هەرەڵێ خەڵکی ئێمە بۆ نمونە ئەزمموی گۆڕانی تاقی کردوەوە جارێکە تاقی ناکاتەوە ئێوە بە تەمای چین کەواتێ بزوتنەوەی گۆڕانەوە ئێمە مامۆستادی تەبان یەکێکە لەو پیاوانی کە حەقە پیاوشانەزی پیاوگەڕ لێرەوە ڕێز و احترام لە بۆی هەیە قسەکە لەسەر ئەوەیە پێویست ناکە دووبارە ئەو قسانە بکەینەوە کە بزوتنەوەی گۆڕان زۆرێک لە وشیاری سیاسی کۆمەڵایەتی ئابووری و جورئات ئەمانەی هەمووی هینە ناو کۆمەڵگای کوردی من پێویست ناکە ئەمانە دووبارەکەن و بۆ ئەوەی دوو ڕۆژکە وکو منەت حساب نەبی لەسەر خەڵک بگرەمە وازبێکی سیاسی و ئەخلاقی و دینی هەمومانە وا قسەکە لەسەرەوەی خۆی لای هەمومان ڕوونا تەبان ئمە دەتوانین مەرحەلەی گۆڕان دابەش بکەینە سەر دوو بەشەر چەندە
ئێمە مقابلەکەمان لەسەر چاوپێکەوتنەکەی کاک بافڵە هەرچەندە شتی زۆری تریشم لەسەر ما بوو بەڵام هەر جواب بدەم وەڵا بیڵێ منش حەز ناکەم زیاتر بچینە تەفاسیلی حیزبیەوە. بەڵێ گۆڕان لە سەردەمی کاک نەوشیروانە وەزع سیاسیەکەی دیار بوو وا بزوتنەوەی گۆڕان دوای سەردەمی کاک نەوشیروان بەڕەحمەتبی وەزع سیاسیەکەی دیارە ئێستا لەبەرەوە دەکرێت ئەمە ئەو بابەتە بە جۆرێکی تریژ مناقەشەی لێ بکرێت ئەگەر بابەتەکە مختەزبی لەسەر بزوتنەوەی گۆڕان بەڵام لەسەر مەسەلەی بافڵ ئەوانە پێم خۆشە زیاتر قسە بکەین. بەڵێ فەرموو من قسەکەی کاک پاڤڵم کرد بە پرسیار بۆ جەنابەت ئەڵێ خەڵک بڵن منە بزوتنەوەی گۆڕانی تاقی کردووە جارێکە تاقی ناکاتەوە. بەڵێ فاتێ بۆچی سێریکە من پرسیارەکەت خۆ باوکەم کاکەزان یعنی بۆ لە وڵاتی ئێمە کە حیزبێک دروستە بێ لای خەڵک کە دەنگی پێەیە دواتر بۆ نمونە لەو کار و بەرنامەی سەرکەوتوو نابێت جارێکە دەنگی پێ ناتەوە بەڵام بۆ پارتی وێکێتی واردە 33 ساڵە هەر خۆیان لەسەر حکمن و تاقیش کرانەوە و ینی خزمەتی خەڵکیانەکە و خەڵکە دەنگیانەهاتێ. بەڵێ طبعا بزوتنەوەی گۆڕان نەڵێم من گۆڕانم بەڵام بە میسابێ حقیقەتیش بڵێ تا ئێستا بزوتنەوەی گۆڕان بە پێی پێویست تاقی نەکراوەتەوە لە ساحی سیاسیە باشە بە دەلیلی چە ئەمە کاتی خۆی خۆزگاوانە بووایە ئێستا پێڵم کاتێک کە چوونە ناحکوومەت لە کابینەی با بڵێن 2013 کە چوونە ناحکوومەت ئێمە ساڵێک و 6 مانگ لە ناحکوومەتتا بوون وە بوو لە حکوومەتەکان نەمای ئەمەکەی تاقیکردنەوەی پێدەڵێن و دوای ئەوەش کادیرانی ئێمە لە کابینەی با بڵێن نوێمە و چوونە ناحکوومەتیشە مەسەلەی داعش و مەسەلەی کۆڕۆنا و مەسەلەی با بڵێن ئەو ئەسمە ئابووری ئەوانە هاتە پێش دیسان بزوتنەوەی گۆڕان بە پێی پێویست نەیتوانی ممارەسە سیاسەکانی خۆی بکە لەگەڵ ئەوەشە کە بە دڵنیاییەوە کۆمەڵە خەڵکانیشمان هەم بە پێی پێویست نەیتوانی ممارەسەم حکومڕانی بکە بەڵام ئەمە نابێتە تاقیکردنەوە جارە تاقیکردنەوە با ئەوە حقیقەت بڵێم ئەو کاتە بەس بە تاقیکردنەوە ئەو کاتە دەست پێکەکەوە ئەو پرۆژە سیاسی ئەو بەرنامە سیاسیانی بزوتنەوەی گۆڕان کە لە ناو ساحەی سیاسیە ممارەسە دەکرێت سەرکەوتوو نەبوو ئەلێوە پێدەڵان تاقیکردنەوە نەک ئەزمموی وەڵە وەزیرێکمان و 6 پەرلەمانتارمان و فلان هەڵسوڕا ئەمە نابێ بە تاقیکردنەوە پرۆژە سیاسەکە بێ بە تاقیکردنەوە خۆی ئەگەر بێت و بینە سەر مەسەلەی تاقیکردنەوە ئێوەڵا یەکێتی نیشتیمانی کوردستان ئیمتحانی بکەین بە 100 ساڵی تێش دەرناچی بەڵام ئەمانی پارتی وێچێتی تەکە لەسەرەوەی باشە جارمە پرسیار بکەین ئەگەرمە پرسیار بکەین ئایا ئەم دەنگ زیادکردن حەڵاڵ یان حرامە بێگومان باڵە حرامە و حەڵاڵ نیە مەبەستم لە ساختەکاریە ئەمە یەک دوو لای هەمومان ڕوونە دوو وڵاتی ئیقلیمی سپۆنسەری ئەم دوو حزبە سیاسیەکەن لە زۆر قۆناغی سەختە لە زۆر گوزەرانی ناخۆشە ئەم دوو دەوڵەتە ئەم دوو وڵاتە ئیقلیمیە سەپۆرتی ئەو دوو حزبەی کردووە و لە قەیران دەریان هێناون باشە خۆی ئەگەر تەمەشا بکەی لە دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە ئێخۆ بزوتنەوەی گۆڕان لە 111 کورسی 25 کورسیە بوو بەڵام یەکێتی پارتی خستە کەنارەوە باشە و لەگەڵ ئەوەشە لە زۆنی سلێمانیە بەداخەوە وشەی زۆن بەکاردێن بەڵام حەقیقەتە حزب با بڵێن دەوڵەتێکی ئیقلیمی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان هەڕەشە لە کاک نەوشیروانەکە ئایا کە تۆ بەو نوع دەستت دەگیرێ ممارەسەی حکومداری و پەرلەمانی و سیاست بکەی لەژێر ئەم هەڕەشەیە ئەمە تخوا پێ دەڵێن تاقیکردنەوە یان ئەمە جۆرەکە لە حەسڕکردن لە ڕێگای هەرچی سەرۆکایەتی موسساتی ئەو هەرێمە هەیە بە پۆستی سەرۆکایەتی هەرێم بە حکومت با بڵێن بە پۆستی سەرۆک کۆماریشەوە هەرێمە حکوومەتە پەرلەمانە هەر هەموو دژی پرۆژەکەی کاک نەوشیروان بوو یاخود دژی بزوتنەوەی گۆڕان ئەخۆ قسەکە لەسەر کاک نەوشیروانیە کاکارزانانی بام پرسیارەکەم وا بێت تۆی سال لە دۆخی بزوتنەوەی گۆڕان ڕازیت بەم جۆرە ینی کە وەکو میرات بۆ کوڕەکانی جێ ماوەسا بزوتنەوەکە بووەتە بزوتنەوەی گردی زەرگەتە و کورسات ئێخۆ ئەمەش ینی بەڕاستی لایەنگرانی بزوتنەوەی گۆڕانی نیگەران کردووە بەڵێ باش بزوتنەوەی گۆڕان بەشێکە لە کاک نەوشیروان کاتێک کە باسی گۆڕانەکەن یعنی باسی کاک نەوشیروان کە باسی کاک نەوشیروانەکەن یعنی باسی گۆڕانەکەی ئارێ زەحمەت نەبی ئەوەندە باسی گردی زەرگەتاکەن وڵی زۆر باشە مەش پێمان خۆشە باسی دەباشان و سەری ڕەش بکەین باشە بزانە کاک سامان ئەوەندە بە مەچینەیەکی ئەعلامی و سۆشیال میدیا تەرکیزی خەڵکیان بردوتە سەر گردی زەرگەتە
دە باشە ئەگەر ڕاست دەکەن یاڵە کاکە من هەربا بەناوی گۆڕانەوە قساکەم باشە فەرمو دەباشان و سەری ڕەش تەسلیمکەنەوە بە ئەمە زەرگەتە تەسلیمکەینەوە قسەکە میراتی سیاسیە ینی هەندێک کاکە مەسەلە میراتی ئاسانە خۆ میراتی سیاسی چێ خۆ سەری ڕەش بە ناوی چێە دەباشان بە ناوی چێە با شوێنی تریش نەڵم تخواکە بە لە شوێنی تریشە لە وڵاتانی تریشە مڵک و ماڵی ئەو تو هەیە بەنای کاکە پێت بڵێم ناوەکە ناڵم بەڵام بەرپرسی ئەم وڵاتە هەیە لە سەتا با پازدەی یانەی پاریسان جێرمانی کڕیوە لە حسابی چێ ئەوە لە سەتا پازدەی پشکی یانەی پاریسان جێرمانی کڕیوە ئەمە لە حسابی چێک لەبەرچی خەڵک باسی ئەوانە ناکەم کاکە یعنی مۆزوعەکە هەر گردەکە نییە مۆزوعەکە تەفاسیلە بەڵام شکستەکانی خۆیان بشارنەوە بەڵێ بەڵام خەڵک نازانێ بۆیە باسی ناکە بەڵێ بەڵێ بەدڵ خۆ خەڵک شتی ترەزانی خۆ خەڵک ڕێستری ڕش و دەباشان پێزانی باشە خۆ خەڵک ڕێ ئەمانە پێزان خۆ حەسانە جا من لێرە خۆی لە دوای ساڵی 2007 کاک نەوشیروان نەماوە بەڵام سەیریکە چکە دیدی تێڕوانینی یاخۆ فکرەی کاک نەوشیروان ئەوەندە پێویستیی حازرە بەرداوام لە بۆ کۆمەڵگای کوردی فەرمو هەموو لی تۆقیون ئەمە فۆبیایە بەرامبەر بە گۆڕان ئەمە فۆبیایە بەرامبەر بە کاک نەوشیروان باشە لەبەر ئەوە خۆ من ناڵم ئێستا گۆڕان بەداخەوە لەسەر ئێستاڵی جەماعەتی کورسات بەڵێ پاڤڵ ترسی هەیە لە بزوتنەوەی گۆڕان بەڵێ کاکسانی ترسەکە ترسە سیاسەکە لە مەڵبەت خۆی یەکشت هەیە جارێ مەوزوعی سیاسی جارێ خۆ با بڵێن پرۆژە سیاسیەکە و فکرە سیاسیەکە زۆر گرینگە بەرنامە سیاسیەکە زۆر گرینگە ئێمە هەندە خەڵکمان کردە براگەوری خۆمان گوتمان فەرمو لە جێی کاک نەوشیروانە بڕۆن ممارەسەی ئەمانە بکەن ئەم بەرنامە سیاسی بکەن خۆ ئەوان سەرکەوتوو نەبوون معنی ئەوە نیە بەرنامەکە شکستی خواردنا بەمانەوەی کۆمەڵک بڕەفیقی ئێمە هاوڕێی ئێمە شکستیان خوارد لە ممارەسەکردن و قیادەکردنی ئەم بەرنامە سیاسیە ئەمە پەیوەندی بە بەرنامە سیاسیەکەەوە نییە لە بەدڵنیایەوە کۆمەڵک سەرکردی تر کۆمەڵک کاچی تر دێنەوە سەحە سیاسیەکە بە نەفەسێکی درێژتر و بە تەحملێکی باشتر بە مەودایکی درێژتر وردە وردە ئەم بەرنامە سیاسی و دید و تێڕوانینی کاک نەوشیروان هەیبوو لە بۆ سیاست و حکومڕانی و کۆمەلگای کوردی بێگومان دەتوانین سەرکەوتوو بین خۆ ئەوان لە بۆ زانیاری لە من ناترسن خۆم کەسێکی ئاسایی و هەرسوڕاوێکم بەڵام لە فکرەکە ئاترسن وەکو مەسلەی ئاتیکە دەڵێ لە سۆفتوێرەکە ئاترسن باشە نەک هاردوێردەکە لە سۆفتوێرەکە ئاترسن لە پرۆژەکە ئاترسن چونکە وەرە سیرکە ئێمە دەمانگو گەندەڵی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان تۆ حیزبێکی گەندەڵی پارتی تۆ بە هەمان شێوە ئەم بەرگریانە کرد بەڵام بە پێی مروری زەمان وردە وردە ئێستا ئەمانیش بەرمەجە بوون وەکو ئێمە باسی عەدالەتەکان وەکو ئێمە باسی گەندەڵیەکەندن ئەرێ وەڵا حکومەت گەندەڵی تێدا کادرە حیزبەکانیان باسی گەندەڵیەکەن ئەمە لە چیەوە هات لە فکرەکەەوە هات لە پرۆژەکەەوە هات لەبەرەوە پێویستمان بە مەسافەیەکی درێژتر و نەفەسی ئیشکردنی زیاترە زۆر سپاس دەکەم پێم وایە تۆ ئەرکێکت بۆ دروست بووە ینی حەزمەکرد لەگەڵمانە بمێنیتەوە بەڵام دەرفەتت پێ مەگەر بتێ بڕۆی ئەتوانیت زۆر سپاس دەکەم من التیزاماتێکم بۆ دروست بووە دەبێ بڕۆم من لە خزمەتام زۆر سپاس بۆ بەشداریکردنت کاک کارزانگەری سپاس لە بۆ جەنابیشت کاک هادی یعنی ئێمە تۆزە باسی منە و پرسیارم لێ کردی بەڕاستی بەڵام تۆ بە جۆر ینی زۆر سیاسیانە وەڵامریامەوە ینی دقیق وەڵامەکەم وەرنەگرت لەسە مۆزوعی ئەو مرونەتەی یەکێتی بۆ هەژماری من باشە ئەوەی کە کاتی بانگەشەی هەڵبژاردن بۆ نمونە باڤڵ تاڵەبانی دژی دەوەسایەوە هۆکارەکە چی بوو هۆکارەکە پشک و پشکاری بوو لە داهاتەکە یان نەخێر ئەو کاتە لی تێ نەگەیشت بوون بەڵام ئێستا تێگەیشتون بۆیە پشگیریەکەن ئەزانی کاک سامان ئەوە بۆ زانیاری خۆت ینی خۆبای قسەکەمە بۆ هەر بۆ زانیاری خۆت ینی من لە کەسێکم لەو کاتە زانیاریەکی پێیان وتی ئەسڵەن بیرۆکەی هەژماری من وتی بیرۆکەی قوبا تاڵەبانی بۆ لە ناو ئەنجومەنی وەزیرانە بەڵێ ئەوەش هەیە جا من ویستم باسی هێڵە گشتێکە و بۆ بکەم هێڵی گشتی لە سیاسەتا بەداخەوە
لە دەستی یەکێتی و پارتیشانیە لە کوردستانە هێڵی گشتی سیاست نەک لە کوردستانە لە ناوچەکەشا بۆ خۆتان نەزانن نظامێکی سوڵتەی جیهانی هەیە ئیدارەیە ئەوە ڕۆڵەکان دابەشەکە من ناڵێم هیچ کەسێک ڕۆڵی جوزئی نییە ئەمانە ڕۆڵی جوزئیان هەیە ئەگەر تێبینی و کردبێت لە هەرچینەوە سەر گفتوگۆکەی بافڵ تاڵەبانی تاڵەبانی زۆر بە حەزەرەوە باسی لە جارێ وەسفێکی زۆری ترامپیاوە پێی وابوو سیاسەتەکانی زۆر ڕوونەوە ئەو وتوێتی ئەیباتەوە ئەوانە کە خەڵکی تریش زۆری وتوێتی ئەیباتەوە و کامالە هارێس ئەیدۆڕێنێ ئەنی قسەکەم لەوا بوو پەیامەکەی زۆر چڕ کردەوە لەوەی تاتوانی وەسفی ئەمریکای کرد زۆر مەیلیشی بەلاوە بوو کە ئەمریکا و ئێران ڕێک بکەون دیسانە دەستەواژەی سۆز بێگومان ناڵێم هەمووی لە چوارچێوە گشتەکەیە چوارچێوە گشتەکەی کە ئێستا ئیدارەی ناوچەکەیە من نەمەوێت بڵێم ئیدارەی کوردستان و عێراقیش بەم شێوازە بەردەوامە بێ بەداخەوە لە نەبوونی سەرکردەی بە جورئەتە کاکە پارتی و یەکێتی ئەمن کە هەن کاک سامانی بەڕێز لە سەرەتای پرۆسەی ئازادی عێراقیەوە بە مەسعود بەرزانی و بە تاڵەبانی باوکیشەوە جیلێک هاتن هەموو ئەمانەمان کوتاوە بە تاریخ باسمان کردووە بە ڕیشەی مێژووی ناو سیاسەتی یەکێتی ئەڵێ ناو پارتی ئەڵێ مەکتەبی سیاسی و باڵی جەلالی و مەلایی کۆنەڵێ هەموویمان تاوتوێ کردووە یەکێتی و پارتی ئەمن کە هەن و زۆر شانازی بە عەمالەتی ئەم لاولاوە ئەکەن قسەکە لێرە ئەمەیە گفتوگۆیەکی کردووە بافڵ تاڵەبانی لە گفتوگۆکەیە کۆمەڵە شتی ترشاندۆ بەسەریەکە جارێ بۆ خۆی پەلاماری بەعزێ کەسی یاوە کە هیچ زەرور نییە پەلاماری بە یعنی کە تۆیەی جارێ باز لە سیاسەتی گشتی وڵاتەکەی حەقە لە ئاستی بەرزا قسە بکەی کە لا ئاکاتەوە بەلای هەنێ جوزئیاتەوە تەسەور کە منی چاودێر پێم وایە زەخکردنەوەی باسی ڕاضە کە تایە ئەو ئەڵێ ئێمە جمهوری مانچستەر یونایتدین لە ماڵی ئێمە هەر کەسێ باسی مانچستەر یونایتد کە بە جۆرێک بڕواک لەگەڵ کاقوبادا مناقەشەی بکە هاوڕێ وایە من وام لیلۆز وایە هەمومان مانچستەری نەزانی ئەمە یعنی چی ئێوێ بڵێ هەر لە عایلەکەی خۆمانە شخصێکە بوو کە جمهوری لیڤەرپوڵە کە ئامۆزاکەمانە کە ساحەکەی ناوە ئەنفیلد کە هەمومان نەزانین ئەوە ژیانی چی ئێوێ بڵێ منیش مانچستەر یونایتدم کاکە دابەزاندنی سیاست بۆ ئەم لیڤڵە نزمە یعنی بەس تەنها ئەوەیە کە ویستی سەعاتێک و 47 دقە بخایەنێ ئەگینا پەیامە سەرەکیەکانی من پێم وایە ئێوێ بڵێ ئەم زۆنە هێورەکەینەوە و وای لێکەین کۆمپانیاکان بێن کاری تیا بکەن وەتیایە گرنتی ئەم بەم لاولا لەگەڵ پارتی شارڕێکەکەوین مەوزوعی هەژماری من و مەوزوعی تەوتین و ئەوانە کاک سامان خەڵکێکەیە لە کوردستانە 4-5 ساڵە مزایدە بەسەر ئەم دەستەواژەوەکە من ئامادە نیم دانیشم جارێکی تر هینی پێوە بکەم مزایدەی پێوە بکەم هەر خودی بافڵ تاڵەبانی وەک تیمەکەشی یەکێک بوون لەوانەی کە زۆر مزایدەیان بەسەر مەوزوعی تەوتین و ئەمانەوە کرد من پێم وایە وێنەکە ئێستا ئەمەیەکە هەیە کە بریتیە لەوەی لە عێراقا دەستەبژێری سیاسی لە عێراقا بریتیە لە دەستەبژێری شیعە بە پلەی یەکەم بە پلەی دووەم کورد و ئەوسا سونی لە ناو کووردا ڕەگەزی سەرەکی بریتیە لە پارتی بە دەرەجە یەک مەسعود بەرزانی بە پلەی یەک و ئەوسا شۆڕ ڕەبێتەوە بۆ ناو کەسایەتەکانی تری پارتیەت بۆ ناو یەکێتی من ئەمەیە بڵێم ئەمانە هاوڕان لەسەر ئەوەی کە تەوتین چۆن بڕوا و هەژماری من چۆن بڕوا و پشکی پارتی و یەکێتی پشکی ماڵی بەرزانی و ماڵی تاڵەبانی لەو شتەی ناوی هەژماری منە ناوی تەوتینە بافڵ تاڵەبانی ئەسڵەکەی تەواوە کە پێی وایە زۆر بیر لە دەستەواژەکە مەکەنەوە بیر لەوە بکەنەوە کە تێپەڕێنین ئەوان تێپەڕێنن قسەی من بۆ داماوی سەرکردە سیاسیەکانی دەرەوەی پارتی یەکێتیە بۆ کڵۆڵی و بێدەسوپێیی ئەوانە ئەوان چیان هەیە ئەوانیش مزایدەی زۆریان کرد لەسەر مۆزوعی تەوتین و لەسەر مۆزوعی هەژماری من و ئەوانە باشەکە باسی کاگادی باسی ئەگەر ئازادی کەین ئازادی
ڕادەربڕی ئازادی ڕۆژنامەگەری ینی ئەوە بەشێک بوو لە قسەکان کە بە شانازیەوە باسێ کرد بەڵامەوە دوو ڕۆژ ڕێگەی تەنکەرەکانتان گرتن بەهێز بڵاویان پێکردن و ڕوبەڕوو بووتان ینی ڕوبەڕوو بوونەوە لەگەڵ ئەووادا نە ئەها ئەوە گەڕاینەوە بۆ چوارچێوە کە ئێمە باسیەکەین کاکە گیان پارتی و یەکێتی ئەوەن کە 20 ساڵە فەسحیانەکەین و ئەوەن ماهێتی ئەوان ئەوەیە کە هەن و بەڕاستی ئەوەشی ناوی دەمێکە من وتومە لە لای پارتی پێی وایە جوڵەی مەدەنی و جوڵەی سیاسی دژ بە دەسەڵات نابێ هەبێ بەڵام لای یەکێتی پێی وایە ئەبێ هەبێ بەس ئەبێ خۆی هینی بکە خۆی ئیدارەی بە و ئەوەی ئێمە کە دوو ڕۆژ بەرگیان نەگر نەمان هێشت ئیدارەی بن ئەوە بوو هاتنە سەرخەتەوە بۆیە ئەوە خۆیتوانێ بیکڕێ لای ئێمە فلسێکی قەڵب ناکە گیان خۆپشاندانەکانی پێشوو ئەوان ئیداریان ئەدا کە بە مانگ و دوو مانگ و سێ مانگ بەردەوامە بوو نا کاک سامان کاک سامان تکایە با ئێمە خۆم لە ناو پرۆسەیەکا بووم چۆن ئێستا بە ناخۆشحاڵیەوە باسی بزوتنەوەی گۆڕانمان کرد و وتمان لە ئێسایە ئەم میلەتە ئامادە نییە بێت بڵێ مەلا بەختیار قارەمانێکی وا بووە و شاخی وا بووە و باڵی وا بووە ئێستا قسەیەک فڕێاتە ناو میدیا و ناو سۆشیال میدیاوە بافڵ و تیمەکەی یەن ئەیانەوێ بیشکێنن من بۆ خۆم کەم بە خاوەنی مەلا بەختیار و لەلایەکی ترەوە بافڵ پەلاماری گۆڕانەیە کەی مشکلەی منە خۆم بکەم بە خاوەنی گۆڕان هەر ئەوەن کە ئێستا یعنی لە ماڵێکە ناتوانن کۆ ببنەوە کاکە کۆمەلگاکەی ئێمە باوەکو خۆی بڵین کۆمەلگایەکی هەڵۆشاوە لەبەر یەک هەڵۆشاوە ئێمە لەم چوارچێوەیەشا منەمەوێ بڵێم نەخێر خەڵکی کوردستان کە خۆپشاندانی کردووە بە ئازایانە دژاتی هەردوو لایانی کردووە بەڵام ئەم هینە تازە ئەم قەنەعەتە تازەیە کە ئێستا ئیدارەی یەکێتیە بە دیاریکراوی بڵێ لە ساڵی ڕابردووە هەر چالاکیە کراوە ئەو تێڕوانینەی دەباشان ویستوێتی خەرقی کارە مەدەنیەکە بکە بەڵام خۆ خەڵکی کوردستان و چالاکوانانیش ئازاب و نانێشتووە خەرق بکرێت کە نانێشتوە خەرق بکرێ هاتووە تێکی بە هەروەکەوەی کە لە عربەت هاتن بە بەڵتەجی و بە خەڵکی تر تێکی بن با نەچینەوە ناو ئەو جوزئیاتانەوە دیسانەوە لێمەمانە پاڤڵ تاڵەبانیش ڕەنگە تا حدێک دروست بێ ئەڵێ ئەگەر بۆ نمونە سەرکردەیەکی ینی وەکو خۆی کە لێ پرسێ ئەڵێ ئەگەر ئاوا توند نەبم دەمخۆن ئایا لە هەرێمی کوردستان ئەم جۆرە سەرکردانە ئەگەر ئاوا توند نەبن بەڕاستی دەخورێن ئەزانی کاک سامان کێشەکە لەوایە ئەم برادەرەوە ئەزانێ کە ترامپ تونە پۆتین تونە تەنها لە ناوخۆی ئەمریکا و لە ناوخۆی رووسیا تونن نەکاکە گیان یعنی ئەوان توانیویانە لە استراتیژی وڵاتەکەیانە بێ ئەلبەت من وەسفی هیچ لایەکیان ناکەم بەس ئەمە بابەتیە یعنی وەکو خۆی قسە بکەین ئەمانە هەرچەند هێزی ینی کەسایەتی نامەقبول من لە عالەمە بەس دوجار دیفاعیان لە استراتیژی وڵاتەکەیان کردووە کاکە ئەمانە لە بەرامبەر ئەگەر تێبینی بکەن هەندێک جار ئەیویست باسی تورکیا بکە زۆر متەواضیعانە باسی تورکیایە کرد چونکە ناتوانێت بەو زمانەی کە بەرامبەر شاسوار قسەی پێیەکە کە بەرامبەر لاهور قسەی پێیەکە کە بەرامبەر ئەم و ئەو قسەی پێیەکە کە ئیعلانیەکە ئەڵێم ئێمە لە بەرامبەر عەبدوڵای حاجی مەحمووە لە بەرەی کاکە حەماین تۆ سەیری ئەم وڵاتە یعنی تۆ سەیری سەرکردەی کورد خەونی چەند بچووکە یعنی لە بری ئەوەی کە تۆ بێیت سیاسەتێکی واقعی خۆت بکەی یعنی بەجددی ئەو حەقی کاکە حەمەی چییە ئەو حەقی ئەم و ئەوی چییە یعنی قسەکە ئەمەیە کە لە ئاستێکی زۆر نزما بوو بە بڕای من پەیامی سەرەکیەکەی ئەوەیە بڵێ ئێمە دوای ئینتیخاباتە ئەو مێگەلەی کە بەکارمان هێنا احترامن
بەکارمانێنا لە هەڵمەتی هەڵبژاردنە لە هەموو جانیبەکانەوە پاساوێنینەوە بۆ ئەوەی ئێسە وا ناکەین و شتێکی کاکەین و لەسەر ئاستە نێودەوڵەتیەکەش چەند جارێک وتی لەگەڵ کاک مەسرورە ڕێکەوتوین لەسەرەوەی کە شتی گەورە بێنینە ئەم وڵاتەوە شتی گەورە بێنینە وڵاتەوە هەرەوەیە کۆمپانیای زیاتر بێنن قۆڕخکاری زیاتر بکەن وەکو ئەوەی کە ئێستا لە کارەبا گوڕیان خواردۆتەوە وەکو ئەوەی کە لە سوتەمەنیا گوڕیان خواردۆتەوە وەکو ئەوەی کە لە باج و سەرانە سندن و وێرانکردن و دابشکردنی دوو زۆن ئەوەی من کێشەم هەیە عەقڵی ئۆپۆزیسیۆنی کوردیە کە نایەوێت تێبگا پارتی و یەکێتی دوو ناوچەی قەڵەمڕەویان هەیە بە ئینتیخابات تەواو نابێ بە هیچ جۆرێ ئەگەر قەرارە بە زمانی ئینتیخابات قسە لەگەڵ پارتی و یەکێتی گریمان ئێمە بەیانی گفتوگۆی چاوپێکەوتنێکی بافڵ تاڵەبانی ناگەین هی مەسرورەکەین نەخێر هی نێچیرەکەین هی قوبات تاڵەبانیەکەین ئەگەر ئێمەیین ڕەخنە لەوە گرین کە بە چ زمانێ قسەیان کردووە دەمێکە ئەم زمانیانی ئەعلان کردووە ئەگەر قسە لەسەر ئینتیخاباتە ئەوان ئینتیخاباتیان بردوتەوە بە زمان من و ئەمسالەکانی من دەمێکە ئەڵین هەڵبژاردن لە کوردستانە بێمەعنایە کارزان باس لەوە کاڵێ لە ژێر جەبرایەمە بەشداری حکوومەتمان کردووە کورەکاکە لە ژێر جەبرا بەشداری ئینتیخاباتەکەی لە ژێر جەبرا لە ناو سیستمەکەی لە ژێر جەبرا لە ماڵەکان تا باجی لێسەنن لە ژێر جەبرا بێ قسە بە دڵی ئەوان بکە یعنی ئەمە زۆر جیاواسە کاکە کاتێ ئەمە حیزبێکیشمان نییە یا هێزێکمانەیە لە دەروی دەسەڵاتی پارتیۆکێتی کە بتوانێت گۆڕانکاری بکە یا ڕوبەڕووی پارتیۆکێتی بۆ سێتەوە قسەی هەبێ زۆر بێگومانم لەوە خۆزگەیانی من بە ئازارەوە ئەمە ئەڵێم ئیشم بەم قسانە نییە نامەوێت هێزێکی تازە دروستکەم ئەوانی تر بشکێنم لە هیچ ڕیزبەندیەکانیم بەداخەوە زۆر هەوڵیشمان ناکە کە شتێک دروست کرێ بە فعلی بەرامبەر ئەمانە بۆسین ئیستێکیان پێ بکەین بەڵام دیسانەوە ئەڵێم عەقڵی ئۆپۆزیسیۆنی کوردی نووساوە بە هەڵبژاردنەوە دێ هەتا قیامەت هەڵبژاردن هەرەوە ئەنجامەکەیەتی یەکێتی و پارتی هەم توانای خەرجکردنی ئەو ئەنجامانەیان هەیە ئەزانی کاک سامان ئەوانەی کە ئەم پرسیارەکەن تەبان تۆ ڕۆژنامە نووسی مافی خۆتە ئەم پرسیارە بکەی ئێمە لە ناوەندە سیاسیەکانیش ئەم پرسیارانەمان لێ کراوە و تومانە نەخێر بە کودەتا و هێزی چەکداریش ناکرێت دیسانەوە لەبەرەوەیان دوو زۆنن لە دوو زۆنا لێرە ئینقلاب لە ناو یەکەی هەفتاکەی ئەی بێ زەحمەت یەکەی هێشتا چیلیەکەی ئینقلاب لە دژە تیرۆراکەی بێ زەحمەت کۆماندۆ چیلیەکەی ئینقلاب لە زێڕەفانیاکەی بێ زەحمەت دژە تیرۆری هەولێر چیلێک ئەم دەستەواژانە دەستەواژەی چەندێ سەخیفن لە ناو کوردستانە لە ڕووی عەسکەریەوە بۆیە ناچینە بۆ گۆڕانکاری ئەمان و لابردنی ئەوان بەس بە کورتی کاتەکە تاو بووە ئەمە کاتەکە زۆر باشە بنەمەوێ بڵم ئەوە کارای ڕەنگە کارای یاری دەدەر و جۆرێک لە سەپۆرتێک بن بۆ پرۆژەکەی تۆ بەس تۆ پرۆژە و نییە هێزی سیاسی ئەبێ پێشە موشتێ لەناو ئەو سیستمە بێتە دەرەوە یەکێتی و پارتی خاوەنی سیستمێکن ئەم سیستمە تایە پشکێنە کراوە محاسەسە کراوە کاک سامانجان محاسەسە کراوە لە میدیاوە محاسەسە کراوە لە بنەماڵەوە محاسەسە کراوە لە نەوتەوە محاسەسە کراوە لە باج و سەرانە و لە پشکی ڕانتی بازرگانی هەرێکی هێزێکی سیاسی بابێ بە من بڵێ ئینکاری لەگەڵ من ئابکا بڵێ من ڕانت ناخۆم لەو سفرەیە کە لە کوردستانە دانراوە بە گۆڕانتەوە بە بەرەی گەلتەوە بەنەوەی نوێتەوە بە هەرنەوەی نوێ کە ئۆپۆزیسیۆنەکەی ئەمە خۆی دیاردەیەکی فول بازرگانی فول ئەوەی کە هەڵتۆقیوی لە جێگایەکەوە کە
جێگای ئەو نییە لە ناکایەکە هاتۆتە دەرەوە بە ئیسلامیەکان ئەڵێ بابێن مناقەشەی من بکەن کۆمپانیایان پێدراوە هەلی خوێندنی باڵایان زانکۆیان کردنەوەی زانکۆیان پێدراوە هەلی با بڵێن خوێندنی ئەهلی قوتابخانەی ئەهلیان پێدراوە خەستەخانەیان پێدراوە کاکە ئەزانی چۆنە ئەم بابەتە لەوە وێرانترە خەڵک بێوێ بەستەنها بە گفتوگۆیەکی بافڵ تاالبانی مناقەشەی هەنێ دەستەواژەی بکەین دەستەواژەکانی هەمووی بۆ خۆیانێکی کتێبی هەڵەگرن دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ مامۆستا هادی حەمەڕەشید کە چاودێری سیاسی و هەروەها مامۆستای ناڕازیشە بەڵام ئێمە زیاتر حەزیگرۆک چاودێری سیاسی نووسەرێکی دیاریشە نایبێنین زۆر سپاس بۆ کارزانگردی هەڵسوڕای بستنەوەی گۆڕان کە بە شێوەیەکی ڕاستەویش لە هەولێرە لەگەڵمان نبوو زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوتپرسیان بەخواتان سپێرم خواتان